بە بڕوای من تعبیر لەوە کاکە یەک دەورەیەک تەواو بوو، دەورەی خۆش باوەڕی تەواو بوو، دەورەی سەرکوت تەواو بوو، دەورەی پەرلەمان و خەباتی پەرلەمانی و هەڵبژاردن و ئەمانە تەواو بوو، دەورەیەکی شۆڕش خەریکە کۆمەلگا پێێنێتە دەورەیەکی شۆڕش گێڕانەوە. مەسلەی شۆڕش کۆمەلگا ئێستا هێناوێتێ بەر دەرگا و لەسەر مێزی هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی وەساون. بە بڕای من ئەمانە ئەو دیاردە کۆمەڵایەتیانن کە نیشانەدا کۆمەلگا خەریکە پێئەنێتە نێو ئاڵگۆڕێکی ڕیشەی و سەرتاسەریەوە، نە ئیسلاحات، نە چاکسازی، نە ئۆپۆزیسیۆنی ساختە، هیچ یەکێ لەم شتانە نەیتوانی یەک زەڕە لە ژیان و گوزەران و ئازادی سیاسی و بیمە کۆمەڵایەتیەکان و خزمەت گوزاریەکان یەک زەڕە ئاستی ژیانی خەڵک بەرەو پێش بەرێ بە پێچەوانەوە، بەڵکو هەتا هاتووە دەسەڵاتی میلیشیایی و مافیایی ئەم دوو حیزبە دەستیان گرتۆ بەسەر تەواوی سەرچاوەکانی ژیانان لە باج، لە گومرگ، لە بێئاوی، لە بێنانی، لە ڕفاندن، لە هێزی دەمامکدار، لە سەرکوتی سیاسی، لە ڕفاندنی هەڵسوڕاوانی سیاسی. هەموو ئەمانە نیشانەدا کە خەریکە سەرچاوەیەک بۆ ژیان لەو کۆمەلگەیە نامێنێتەوە. بە هەر حاڵ بۆیە خەریکە کۆمەلگا پێێنێتە یەک دەورەیەکی تازە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتی. بە بڕوای من ئەوەی کە دوێنێ ئیدریس نانەوە زۆر بە خێرایی ئازادیان کرد، بەشێکی زۆری فشاری کۆمەڵایەتی کە لە سەرتاسەری کوردستانە زۆر بە خێرایی دەنیایەوە، نیشانەدا کە کۆمەلگە ئێستا وەکو حاڵەتێکی دەسەڵات دەزانێت کە کۆمەلگە ئێستا لەوانەیە وەکو حاڵەتێکی وەکەوەی تونس بە خۆسووتاندنی تەنیا یەک دەستگێڕێک، یەک تەقینەوەیکی جەماوەری دەستی پێکرد، دوایی هەر لە دەست دەرچوو بە هیچ شێوەیەک حکومەت نەیتوانی بەر بەو لێشاوە گەورە فراوانە کۆمەڵایەتیە بگرێت. ئێستا کۆمەلگەی کوردستان لە ئەوها حاڵەتێکە، ڕۆژێ مامۆستایان، ڕۆژێ نانەواکان، پاشان ئاستی وشیاری خەڵک، هێواش هێواش ئاستی ڕێکخراوەی خەڵک، کە ئەمانە زۆر ئومێد بەخشن بەوەی کە ئەم دەسەڵاتە بتوانێت سنووردار بکرێت و سەرنجام لە کۆڵم کۆمەلگەیە بکرێتەوە. ئەمانە ئاستی ڕێکخراوبوون و وشیاربوونی ناڕەزاتیەکان دەبینن ئەگەر نمونەیەک و یان بڵێن ببینرێت. ئەزانی چۆنە من سەیریکە ئەم لیژنەیە کە مامۆسایان پێکیان هێناوە چەندین هەڕەشە کرا، چەندین چاو لێسوورکردنەوە کرا، هەرچی ڕێگای حیزبی و کادرە حیزبیەکانیان کە لە نێو مامۆسایان و لە نێو مدیرەکانە هەیانە چەندین کەسیان کڕیوە لە نێو ئەو بزوتنەوەیە، بەڵام بە هەڕەشە بە فریودان، هەتا بەوەی کە ئەمە بە زەرەری مناڵانە، ئەمە بە زەرەری جیلی ئایندەیە، یعنی جۆرە بەڕێخستنی کەمپینی ژەهراوی لە دژی مامۆستایان، پاشان بە هەڕەشەکردن، پاشان وەزارەت هەڕەشەی کرد، بەڵام مامۆستایان لیجانی جۆرا و جۆریان دروست کردووە و لە ئاستێکی فراوانە گویان لێگیرێ، وەختێک بانگەوازەکەن هەمویان دێنە نێو جادا، ئەمانە ئاستێکی گرنگ و مهمە بۆ سەرکەوتنی هەر بزوتنەوەیکی جەماوەری. ئەمڕۆ جۆم لێ بوو کە نانەوەخانەکانی هەولێر باسییان کردوتیان ئێمە لیژنەیەکمان هەیە کە 400 بۆ 500 دانە نانەوە گوێگرێ لەم لیژنەیە، یعنی خۆت بە خۆت خۆیان لەنێو خۆیانە لیجانی جۆرا و جۆریان دروست کردووە کە گوێ لە یەکتریە گرن، مەشوەرەت بە یەکتریەکەن لە بەرامبەر بڕیاری حکوومەتە، بڕیارێکی جەبەروتی دەسەڵاتی پارتیە، وتیان نە و هەموو نانەوەخانەکانیان داخست هەتا بانگەوازیان کرد. تۆزێ پێشەسی گوێم لێ بوو وتی 1500 سەمنخانە و فڕن هەیە، 600 دوێنێ کردوێتەوە داواکارین کە سبێنێت 600ەکەی کەشی نەیکاتەوە. ئەمە یەک مانگرتنێکی سەراسەریە و ئەمە ئەو زەنگە مەترسیدارەیە کە دەسەڵاتێک 1000 هێزی دەمامکداری هەبێ، وەختێک هاتە مەیدان خۆی لە بەرامبەری ڕناگرێت. بەڵێ ئەگەر سەبارەت بە خۆپشاندانی مامۆستایان و ئیدامەدان بە بایکۆتی خوێندنەکان قسە و باسێک بکەین، چەند جارێک ئەمە بۆ جاری سێم بە پێم وابێت کە وەزارەتی پەروەردە داوا دەکات کە مامۆستایان بچنەوە هۆڵەکانی خوێندن و ئەوان کێشەکانیان لەگەڵ حکوومەتی ناوەندیدا چارەسەرەکەن، وە چەند جارێکیش وەکو هەواڵ بڵاو کراوەتەوە کە خوێندن دەست پێ دەکاتەوە، بەڵام هەرزوو مامۆستایان بەرپەچی ئەمە دەدەنەوە، دەڵێن تاوەکو یەکلایی نەبێتەوە خوێندن ئیدامەی نابێت. ئەگەر لەسەر ئەمەش بۆ چوونی خۆتان بڵێن کە ئەم کێشمەکێشەی نێوان مامۆستایان و وەزارەتی پەروەردە چییە؟ پێش ئەوەی بجوابی ئەوە بۆ باسی هینی بەغدا بکەم. بەغدا وەک هەموو وەک مەسەلەی موچە، وەک هەر شتێکی تر
کە دەسەڵات بەدەست ئیتاری تەنسیقیەوەیە بەدەست چارچەوەی هەماهەنگیەوەیە دەسەڵاتی محەممەد شیع سوودانی و نازانم حکوومەتیمانە نییە ئەوانن و ئەوانیش لە پەیوەند بە چێشمەکێش و پشوکردنەوەی دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد و یەکێتی و پارتی هەموو شتێکیان کردو بە مۆزوعێکی سیاسی لە بەرامبەر یەکێتی و پارتیە بۆی کە فشاریان لەسەردانێن بۆ نمونە ئەم مەوزوعی مامۆستایانە هەر ئەیخەن بەدوا ئەیجیناگەر مامۆستایان خەڵکی کوردستان بەپێ حکوومەتەکەی عێراق بەشێکن لە هاوڵاتیانی عێراق دەبێت موچەکەی بە هەر حاڵ بۆ مامۆسایان مهم نییە حکوومەتی هەرێمە یایان حکوومەتی بەغدا ئەیە سەرئەنجام ئەمان کارێکیان کردووە بەرهەمی کارەکان دەبێ وەرگرن بۆیە ئەمە کراوە بە چێشمەکێشێ لە بینی حکوومەتی هەرێم و ئەم لە ملی خۆی لایەت و مەسئولیەتی لە ئەسۆی خۆی لایەت و خاتە سەر حکوومەتی عێراقیش لەژێر فشارە بۆ عدە و بەڵێن و هەریان هێن و ئەیان بن سەرنجام ئەوەی کەتیایە زەرمەندە هەر مامۆسایان و خەڵکی کوردستانە ئەمە ئەوە تا ئەو جێگەی بە مەسەلەی وەزارەتی پەروەردە و مامۆسایان نەگەڕێتەوە وەزارەتی پەروەردە و مامۆستایان نییە بەڵکو دەسەڵاتی یەکێتی و پارتی و مامۆستایانە کە بەشێکی سەرەکی لە خەڵکی کوردستان جارێ یەک تەبلیغاتێکی پوچی بێناوەڕۆکە کەن ئەڵێن مامۆسایان دژی مناڵانن ئەمانە دژی جیلی ئایندێ وەکەوەی کە مامۆسایان لە کونە دیوار هاتم لە دەرەوە هیچیان مناڵیان نەبێ ئەی باشە بەشێکی زۆری ئەو تەلەبانی کە لە مەکتەبەکانە ئێستا ناچنە دەوام مناڵی و مامۆسایانن بەڵام مامۆستایەک پاری پێ نەبێ ناتوانێت دەرز بڵێتەوە مامۆستایەک پاری پێ نەبێ ناتوانێت ڕوویەکی خۆش پیشانی تەلەبەکانی بە مامۆستایەک پاری پێ نەبێ مامۆستایەک ناتوانێت جوابی نیازی مناڵەکەی باتەوە مامۆستایەک ناتوانێت خواردن بۆ مناڵەکانی بکرێ مامۆستایەک ناتوانێت شکۆی بشتێ لە بەرامبەر ساحەب خانوەکەیە شکۆی بشتێ لە بەرامبەر قەرزی بەقاڵەکەیە ناتوانێت لە مەکتەب پێ بکەنێ و دەرز بڵێتەوە بە مناڵان ئەمە شتێکە ئەلفوبێ بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا ئەم سەر بۆچی یەک پێشنیارێکی منەوەیە ئەم حرەکەتت دەبێت سەراسەری بکرێتەوە بۆی دەستکەوتی بەدەست بێت ئەزانی چۆنە یەکێتی و پارتی زۆر لەوە ئەترسن کە دەستکەوتێک بزوتنەوەی یەکجا بزوتنەوەی کرێکاری بێ بزوتنەوەی قوتابیان بێ بزوتنەوەی مامۆستایان بێ زۆر ئەترسن لەوەی کە دەستکەوتێک بەدەست بێت چ هەچەنە کەمیش بێ ئەترسن لەوە چونکە زانێ هەر دەستکەوتێک هەنگاوی تری بەدوایە هەر دەستکەوتێک ئیرادە زیاتر دەچێتە سەر هەر دەستکەوتێک ئاستی ڕێکخراوبوو زیاتر دەچێتە سەر هەر دەستکەوتێک تەوەقوعی زیاتر دەچێتە سەر چونکە خەسیسەکە وایە ئێستا سەیرکە لە هەرمە لە بەقاڵێ بپرسە بڵێ بازارت چۆنە ئەڵێ وڵی لەوەتی مامۆستا معاش وەرناگرێ و معاش نیە و فەرمانبەران معاش وەرناگرن بازار ڕستاوە لە خەیاتێ بپرسە هەر عینیشت لە سایق تەکسیە بپرسە هەر عینیشت کەوایە ئەم مەوزوعی کۆمەلگایە کەوایە دەبێت تەکسیەکان بۆ ئەوەی ئیشیان بڕوا پشتیوانی مامۆسایان هاتنە مەیدانی مامۆسایان فەرمانبەران کرد کەوایە نانەواخانەکان کە ئێستا و خەریکن ئەگرن بۆ ئەوەی کە بتوانن خواستەکانیان بەدی بێنن پشتیوانی مامۆسایان و فەرمانبەران بکەن ئەم هاوچێشەیە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ئێستا لە هەر کەسێکە پرسی وەکو محەلیلێکی اقتصادیڵێ کاکە معاش نەبێ بازار وەستاوە ئیشمان ناڕوە کارمان ناڕوە هەر کەس بەپێی جێگەی خۆی لە نێو بەرهەمێنانی کۆمەڵایەتیە ئیشەکەی وەستاوە لە مامۆستا لە فەرمانبەر لە بەقاڵ لە سایق تەکسی لە کرێکاران دەبێت پشتیوانی مامۆستایان و فەرمانبەران بکەن بۆ ئەوی بتوانن خواستەکانی خۆیان بەدی بێنن نە لەبەر خاتری مامۆستایان و لەبەر خاتری فەرمانبەران بەڵکو لەبەر خاتری خۆیان بۆ خۆیان ئەم مەسەلەی کولی کۆمەڵگەیە بۆیە ئەگەر سەراسەری نەبێتەوە ئەگەر کرێکاران نێنە پشتیان هەتا قوتابیان مامۆسایان مناڵەکانیان بێنن لەگەڵ خۆیانە مامۆسایان خێزانەکانیان بێنن لەگەڵ خۆیانە دایک و باوکیان بێنن لەگەڵ خۆیانە ئەم مەسەلەیەکی سەراسەری کۆمەڵگەیە بۆیە دەبێت بە پشتیوانی هەمەلایەنی هەموو لایەک ئەم مەسەلەیە بەسەرکەوتن بگە دەنا هەر چونکە مامۆستا لە نێو بەرهەمهێنانی ئێسکرێکارانی نەود نییە کە ئەگەر بوەسێ حکوومەتە زەرەر بکە ئەم حکوومەتێکی نەخوێنەوار زۆر بۆی مهم نییە مامۆستا بچێتە مەکتەب و تەلەبە لە مەکتەب ژیانی فەوتیانە هەموو سەرچاوەکانی خوێندنیان کردووە بە کەشتی تایبەت جامعەی تایبەت مەکتەبی تایبەت هەموو ئەمانیان کردو بۆی کە حکوومەت و دەسەڵات خۆی بکشێنێتەوە شانی خۆی خاڵی کاتەوە لە وەڵامدانەوە بە پێداویستیەکانی سەرەتاییەکانی قوتابیانە تۆ تەماشاکە من گوێم لێ بوو ڕێوازفایەق کە ئەیوت بۆ ئەوەی کە من بەردەوام بم لەسەرەوەی کە حیجابەکە بەسەرمەوە بێ هەموو قژی خۆمم بڕیوە بۆی کە دەموچاوم و قژم ڕووی ئەوەم نێت لە چەکەم لا بم پیشانی خەڵکی بم ئەمە
سەرۆکی ئەنجومەنی یاسادانان بۆ لە کوردستانە کە بڕیاربا لەسەر خوێندن چۆن بێ، ئاسی خوێنەواری چۆن بێ، یاسایباری کەسێتی چۆن بێ، ئازادی سیاسی چۆن بێ، ئەمانە قەنە بڕیار و قەراریان بەدەستەوەی. بۆیە مەوزوعی شۆڕش لەبەردەم دەرگای هەمومانە، کۆمەلگا ئێمەی هێناوە. ڕاستە حیزبی کۆمۆنیست ڕێگاچاری شۆڕش خاتە بەردەم بۆ خستوێتیە بەردەمی کۆمەلگاوە پێ ئەڵێ کە چی بکە، بەڵام بڕوا بکە ئەم لەحنە کۆمەلگە هێناوێتی هەم بۆ ئێمە هەم بۆ خەڵکی کوردستان. نیشانەکان دیارن. دوێنێ ئیدریسی نانەوە بە جۆرێکی زۆر سادەوتی دەسەڵاتەکە تا ئێرە بووتەوە بووی تر خوا تا ئێرەی هێناوە. ئەمە تعبیرێکە لەوەی کە ئێستا من بەم شێوەیە باسیەکەم، تا ئێرەی هێناوەوتی تەواو بووە. ڕاستەکە لە ئیریان و ڕوخانایان دەسەڵات. بەڵام ئاستی سەرکوتی دەسەڵاتیش لە جێگەیەکدایە کە دوودڵی ناکات لەوەی کە دەنگی ناڕازی بکات. دیمەنەکانمان بینیوە مامۆستا دێتە سەر شەقامەکان هەڵبە ساڵانی ڕابردوو پەلاماری دەدات. ئەوە تا ئێستاش هەڕەشەی زۆر لە مامۆستایان دەکرێت ئەگەر نەچنەوە هۆڵەکانی قوتابخانە و لە زۆر لێدوانی مامۆستانە بیستمە کە هەڕەشە بوونی هەبووە. ئەگەرچی لە قسەکانی پێشووترتانە باستان کرد کە لە جێگەیەکدای تر ئەم هەڕەشە و سەرکوتانە نایخوات، بەڵام لە ئێستاە چەندێک ئەم هەڕەشانە و ئەم سەرکوتانی دەسەڵات دەتوانێت جەماوەری ناڕازی سارد کاتەوە. بە بڕوای من ناتوانێت. زانی چۆنە لە دەورانی ڕکوودا، لە دەورانی بێئومێدیە، لە دەورانی دەسەڵاتی کە وەختێک مەسلەی دەسەڵاتی سەرمایە یەکلاییە بێتەوە سەقامگیرە بێ، ئیتر پۆلیسێک دەتوانێت 100 کەسی خۆپیشاندەر باتە بەرشەق و نەوێرە خەڵک نەوێرە بچێ بەگژیە. بەڵام لە دەورانێکە کە خەڵک وردە خەریکن ئیرادە پیاکەن، لە دەورانێکە کە خەڵک ئەمە میکانیزمی کۆمەلگەیە، مە شتێک نییە مندام هێنابێ، ئەمە میکانیزمی هەر کۆمەلگەیەکە. لە دەورانێکە کە خەڵک پشت دێن بێکەوە وردە ئیرادە پیاکەن، وردە یەنە پێشەوە ئەنجا بە 100 پۆلیس ناتوانن 4 نەفەری خۆپیشاندەر سەرکوتکەن. ئەوەیە عادەلەکە پێشەوە نابێتەوە. ئێستا خەریکە کۆمەلگە پێنێتە ئەم هەلوو مەرجەوە، مامەسایان ببینە، کرێکاران ببینە، نانەوەکان ببینە. ئەم شتێک کە لە بەرامبەر قانونێکە ئەمەی نانەوەکان ئەڵێ کۆمپانیایە کە نزیکی عایلەی بەرزانیە ئاردیان هەیە، ئاردەکانیانێ ساختکەنەوە، بۆیە یەکەم ئەیانەوە خەڵک بکەن بە گژی نانەوەکانە، بڵێن ئەوە حکوومەتە بیر لەوە ئەکاتەوە کە نان هەرزان بێ، ئەوە نانەوەخانەکانە نان گرانەکەن. یعنی هەم خەڵک ڕوبەڕووی ساحەبی نانەوەکان بکاتەوە و خەڵک کا بە گژی ساحەبی نانەوەکان، و تۆزێ ڕوخسارێکی شیرین و دژی ئینسانی بۆ حکوومەتەکەی مەسئول بەرزانی دروستکە. بەڵام بناغەکەی ئەوەیە کە کۆمپانیایەکە کە سەر بە پارتی و سەر بە عایلەی بەرزانیە غەفور نازانم خۆشناوە شتێکی لەو بابەت هەیە، ئاردێکی ئێجگار زۆری هەیە، دەیانەوێت نانەوەخانەکان ناچار بکەن کە بچن ئارد لەوێ بکڕن. نانەوەخانەکانی ژەڵێن یەکەم پارەکەی زۆرە، دووهەم ئەو ئاردەی کە ئەو هەیەی بە کەڵکی ئەوە نایەکە ئێمە لە بازاڕە بیکەین بەنان. پاشان بێجگەل لە بێجگە لە پارەی مۆلیدە، بێجگە لە پارەی نەوت، پارەی غاز، پارەی قەتعەکان کە هەڵیان واسیوە، هەموو ئەم باجانەکە دەستیان کردو بە ناو گیرفانی خەڵکە و ئاسی ژیانی خەڵکیان هەتا خراپترین ئاسی هێناوەتە خوارەوە. دەیانەوێت بەمە ئەم بزوتنەوە ناڕزایەتیە بکەن. بەڵام لە کاتێکە کە نانەوەخانەکان هاتوونەتە مەیدان و لە ئاسێکی سەراسەری ئەمانگرتنیان ڕاگەیاندووە، ئەمە شۆکێکی ئێجگار گەورەیە بۆ پارتی، ئەمە شۆکێکی ئێجگار گەورەیە بۆ پارتی. ئەمە بە بڕای من ئومێدێکەدا کە هەنگاوی لە بەرەو پێشتر بێت بۆ ئاستی ڕێکخراوبوون و بۆ دەرگیری هەمەلایەنەتر و فراوانتر و کۆمەڵایەتی تر. ئەگەر لەسەر ناڕەزایەتی جەماوەریەکانیش بە کورتی قسەیەک بکەین کە هەڵبەت ئەم ماوەی تەنها ماوەی ڕابردوو نەبووە کە خۆپیشاندان و مانگرتن و ناڕەزایەتی جۆرا و جۆر لە کوردستانە دەربراوە، مێژوویەکی هەیە. ساڵی ڕابردووش بایکۆتی مامۆستایان بوو، چەندی ناڕەزایەتی و خۆپیشاندانی جۆرا و جۆری تر ئەنجامدرا، بەڵام بە کەمی دەستکەوتەوە دەگەڕانەوە. هۆکار چییە؟ خۆشتان ئاماژەتان بەوەدا کە دەسەڵات زۆر کارەکە بۆ ئەوەی کە ترسی لەوە هەیە کە ناڕەزایەتیەکان بە دەستکەوت نەگەن، بەڵام بۆچی هێندە کەم دەستکەوت بۆ و چی بکەن بۆ ئەوەی کە دەستکەوتی زیاتر بچنەوە؟ دەسەڵات ئەو پڕی هەوڵەدا، نەک ئەوە نییە کە ئەڵێ پارە نییە، کە ئەڵێ ئیمکانات نییە، کە ئەڵێ پارە لە بەغداوە نایە، کە هەمووەمانە قسەی پڕوپوچن بڕوا ناکەم مناڵێکی سەرەتاییش قانعکە. بەڵام بۆچی مل نادەن بە داخوازیەک
دوو ڕێگەی هەیە. یەکێکیانەوەیە کە هێشتا سەراسەری نەبووتەوە، هێشتا فشارێکی سەراسەریتر نییە. بۆ نمونە زۆرتر منتیقەی سلێمانی لە چەند ساڵی ڕابردووە گرتووەتەوە و منتیقەی هەولێری نەگرتووەتەوە. ئەمە بەشێکی بووە. بەشێکی کەیەوەیە کە ئەم دەسەڵاتە ئەزانێ ئەگەر ملبا بە خواستەکان ئەو پڕی هەوڵە من نەدا بەو خواستانە نەیکات، ئەو بزوتنەوەی دەستکەوت بەدینێنێ چکە زانێت بەمەوە ناوەستێ وە سەر ئەنجامی ئەم حرەکەتە شۆڕژگەر تەبدیلە بێ بە حرەکەتێکی شۆڕژگەڕانە سەرنجام دەسەڵاتی خاتە ژێر پرسیارەوە. دەزانێ ئەو خەڵکە لەسەر چ بورکانێک لە نەفرەت و تووڕێی و ڕقوچین ڕاوەستاوە. دەزانن زۆر باش دەزانن لە ئینتیخاباتەکانە دیارەکە دەزانن، لە ناڕزایەتی خەڵکا دیارەکە دەزانن. کە میکرۆفۆنە خەیتە بەردەمی خەڵک بە ژن بە پیا و بە پیر بە مناڵەوە دەزانن، هەموو ێزانن. خۆشیان وتویانە خۆیان وتویانە باف تاالبانی وتی خەڵک ڕقی لێمانە، خەڵک بێزی نایە بێتە سەر سنووقەکانی دەنگانەوە. قسەی خۆیانە، قسەی تازە شەم ساڵی پارە. بۆیە دوو ڕێگەی هەیە بۆی کە ئەم دەستکەوتانە بەدی بێ. پێشووتر وتم دەبێت سەراسەری بکرێتەوە، دەبێت مامۆستایان و فەرمانبەران پشتیوانی کرێکارانیان بۆ بێ، پشتیوانی قوتابیانی زانکۆیان بۆ بێ، پشتیوانی بەشە جۆراوجۆرەکانی کۆمەلگایان بۆ بێت، پشتیوانی کرێکاران زۆر مەسەلەیەکی حیاتیە بۆی کە بتوانێت ڕێجی ئابووری ئەم دەسەڵاتە بوشکە. زۆر مەسەلەیەکی حیاتیە. ئەگەر کرێکاران بێنە پشتی سەونانەوەخانەکان هاتوون، ئەمە مەسەلەیەکی زۆر مهمە. تۆ تەسەور کە لە هەولێرە یەک مانگەم نانەوەخانان دابخرێن، یەک تیکەنان لەسەر سفرەی هیچ ماڵێ نابینیت، لەسەر تیکەی یەک تیکەنان لەسەر سفرەی هیچ ماڵە سەرمایەدارێک نابینیت. ئەمە زۆر ڕووداوێکی مهم و گەورەیە. لەبەرچی لەبەروی نانەوەخانەکان نانەخە لەسەر مەطعەمەکان، نانەخە لەسەر سفرەی ماڵەکان، نانەخە لەسەر دایرە و چوزانم شوێنە گەشتیاریەکان و هەمووانە. بە هەر حاڵ بە جۆرێک کۆمەلگە ڕاوەستێ، ژیانە وەستێ. بۆیە دەبێ هەموو کرێکاران، مامۆستایان، سایق تەکسیەکان، بەقاڵەکان، خەیاتەکان، هەموو ئەوانەی کە ناڕازین لە مۆزعیەتە بێنە پشتی ئەم حرەکەتە، لەبەرەوەی ئەم حرەکەتە حرەکەتێکە بۆ قوت و ژیانی خەڵک، بۆ ئایندەی مناڵەکانی و مامۆستایان. دەسەڵاتێک قوتابخانەی بۆ مهم نەبێ، دەسەڵاتێک مامۆستای بۆ مهم نەبێ، دەسەڵاتێک شەق با لە مامۆستا، ئەو دەسەڵاتە بەس شایەنیەوەی لە حاویەکانی قەراقشارەکانی سلێمانی و دووهۆک و هەولێرە بینێژی. بۆیە ڕێگەکەی شۆڕشە، هیچ ڕێگەیەک لە ئارادانیە. ئەم بزوتنەوەی کە ئێستا کەوتۆتە ڕێ بۆنی شۆڕشی لێیە، دەبێت بۆنی شۆڕش بکات، بۆنی کۆتایی هێنان بەم دەسەڵاتە بکە. ئەم دەسەڵاتە ڕێگرە لە بەردەم هەر جۆرە چاکسازی و ئاڵوگۆڕێکا بە قازانجی خەڵک. هەر کەسێ بەتەمایە ئەم دەسەڵاتە یاوە مانگی پێنجیاندانە بەحساب ئینتیخابات بکرێ، ئەمریکا تونیانەکە کامە ئینتیخابات بکرێ، خۆیان نەزانن خەڵک ناچێتە سەر سنووقەکانی دەنگدان، خۆیان نەزانن خەڵک دەنگیان پێنادا، خۆیان دەزانن خەڵک خوازیارە یەک دقە زووترەمانە بڕۆ. بۆیە ڕێگەکەی هەرەوەیە کە پشت بنێن بە پشتیەکەوە دەستکەوتەکان بەدی بێنێ. سەرەتایی ترین شتەوەیە کە تۆ مانگێک کاری کردۆ معاشەکە وەرگری، ئەمە چ هینێکی تایە؟ ئەمە ئەخر معاش نەبێ بەیانی ناتوانم بچمە سەریش. ئەمە شتێکی ئەلفوبێ. من بۆ ئەوەیە کرێکاری یەکەم کرێ ئەمڕۆ وەرگرم بۆی بەیانی بتوانم بێمەوە سەر ئیش، بتوانم ئیش بکەم. ئەگەر کرێکەم نەیتێ ناتوانم بەیانی بێمە سەر ئیش. ئەم هاوکێشەیە قورسە. ئەم دەسەڵاتە نایەوێ بیدا، دەیەوێت قورشی ئەو خەڵکە بکرێ و خەڵکە لە ڕسواییە ڕابگرێ، بێ ئیرادەی بکە، شکۆی بشتێنێ. بەڵام خەڵک کە پشتیان ئێسایان ناوە، تۆ تەماشاکە لەم کاتیان لە هەموو کاتێ زۆرتر خەڵک بیرفانی بەتاڵە، بەڵام لە هەموو کاتێ زۆرتر ئەم دەورەیە خەریکن پشت دەنێن بە پشتیەکەوە. ئەمە ئومێد بەخشە، ئەمە ئومێد بەخشە. دەبێت گەشەی پێ بزێ، دەبێت یەکگرتوو ڕێکخراو بکرێ بۆی کە بە سەرکەوتن بگات. ئەگەر قسەیەک ما بێ سەبارەت بە ناڕەزایەتی مامۆستایان و لێرە بەدواوە سەبارەت بۆ بایکۆتی کە بڕیارە بەردەوام بن تاوەکو دوایین وەڵامی خۆیان وەردەگرتنەوە، فەرمون بە کورتی. من فقط ئەو ناڵێم ئەو لیژنانەی کە مامۆستایان دروستیان کردووە بچن سەردانی شوێنەکان بکەن، بانەواز بکەن. تا بەتایبەت ئێستا وەسائیلی گەیاندنی دەنگ بە یەکتری بەپێی تەکنۆلۆژیایەکەوە کە هەیە ئاسانترە، دەنگیان بگێنن بە سایق تەکسیەکان، دەنگیان بگێنن بە مەطعەمەکان،
دەنگیان بگەێنن بە کرێکارانی شوێنە جۆرا و جۆرەکان لەم بارەوە دەنگی کرێکار و ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لەم بارەوە تەلەڤیزیۆنی کرێکار دەتوانێت دەوری ببێ ئەم دەنگانە بگەن بەیەک بچن لەگەڵیان دابنیشن بڵێن پشتیوانیمان بکەن دەبێ ئەم حرەکەتە بە تەنیا مامۆستا و فەرمانبەر نەبێ لەبەرەوەی بە ژیانی هەمویانەوە بچن سەردانیان بکەن ئەو لیژنات اینجا مەسەری هەولێر و سلێمانی زۆر مهمە ئەم حرەکەتە تێکەڵاو بکرێ لەگەڵ یەکتریە ئامان ینی سەرکەوتن بەدەستدەێنێ بەهانەیەکە تا بەدەست یەکێتی و پارتیەوە نایڵێ کەەوە فقط منتیقەی سلێمانی منتیقەی هەولێر هیچ و ئەوانە نیشانەدا کە خەڵکی هەولێریش و مامۆستایان و فەرمانبەران و کرێکاران و نانەوەخانەکانی هەولێریش نەفرەت و بێزاری و ناڕەحەتیان لە بەرامبەر دەسەڵاتی پارتی لەوەی سلێمانی کەمتر نییە بۆیە ئەم ناڕزایەتێ دەبێت تێکەڵ بە یەکتری بکرێەوە دەنگیان بگەێنە بەیەک و هاوپشتیەکی سەراسەری لە کوردستانە دروست بێ تا بتوانێت بە سەرکەوتن بگە ئەگەر چی وتم دوا پرسیاری بوو بەڵام پرسیاری بینەرێکیش بێنەوە سەر شاشەکە و ئاراستەی ئێوەی بکەین دەوترێت پرسیارەکە دەڵێ ئایا خەباتی سیاسی و ناڕەزایەتیەکان لە کۆتا قۆناغەکانی تاقیکردنەوەی دانیە؟ زانی چۆنە لەم مەملەکەتە هەموو شتێ سیاسیە ینی داوای نان کە سیاسەتە وەکو سوید نییە یا وەکو نەرویج نییە بە هەر حاڵ خەڵکێک بۆ ریفۆرمێک داواکە کە سیعری بۆ نمونە سەمون سنتێک کەم بکرێتەوە یا سنتێ 2 سەمون زیاد بکرێت ئاوا نییە لەم وڵاتە هەم دەسەڵات دەزانێ هەم خەڵک دەزانێت کە ئەگەر پاشەکشەی پێ بکە معاشەکەی لێ وەرگێ بەیانی شتێکیکەی لێ داواکە بەیانی لێ بۆ کارەبانیە بەیانی لێ بۆ ئاو نییە خەڵک ئیرادەی زیاتر پێیاکە خەڵک ئیعتیمادی بەخۆی زیاتێتە سەرەوە بەدەست نەهێنانی دەستکەوت ئیعتیماد زەعیفەکە ئەڵێ ینی لەو عیبارەیەن جایەتە پێشەوە چیمان نەکرد چیمان بەدەستهێنا هات چیمان لەدەست هات کردمان هیچمان بەدەست نەهێنا کاکە هیچ شتێ فایدەی نییە ئەم شتانە ڕەواج پێیاکە لە کاتێکە کە دەستکەوت بەدەست نێنی بەڵام لە کاتێکە دەستکەوت بەدەستبێنی دڵی ئەوەی کە کردمان هی ئەوە بوو پشتمان نابوو بەیەکەوە کەسانێکی جەگەر نەهاتبوونە تا ئەو کاتە نەهاتبوونە نێو ڕیزەکانەوەی یەن ئەوەی کە دراوسەکەی دوێنێ نەهاتبوو ئەمڕۆ بۆ بەیانی دەچێت چکە دەزانێت ئەوەی کە بەدەست هاتووە گلەیی لە خۆیە کاکە بۆ نەچووە ئەوەی کە بەدەست هاتووە بۆ ئەمیشە بۆ هەموو مامۆسایان و فەرمانبەرانە بۆیە ئەوەی کە زۆر مهمە ئەوەیە کە هەموومانە سیاستن دەسەڵات دەزانێت سیاستن تێکەڵ بە سیاست بووە تێکەڵ بە ژیانی کۆمەلگە بووە داوای کارەبا بکە یەکسەر مەسەلەی گەڵدەڵیەتە پێشەوە ئێ مەسەلەی گەندەڵی یەکسەر کولی هەرەمی حکوومەت و دەسەڵات دەکەوێتە ژێر پرسیارەوە بۆیە شتەکان هەمی بەیەکەوە تێکەڵاون و هەموو سیاستە و ئەوانەیە